کۆرسی دووەمی خوێندکارانی ماستەر کە نزیکەی زیاتر لە 350 خوێندکار لە زانکۆی سلێمانی تاقیکردنەوەی کۆرسی دووەمیان تەواوەکەن. دیارە خۆتان نەزان لە دوای بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا ئەم خوێندکارانی کە ئێستا امتحانەکەن تەنها یەک کۆرسی خوێندنیان تەواو کردبوو، کۆرسی دووەمیان خۆشبەختانە بە شێوەی ئۆنلاین خوێنووە، بەڵام تاقیکردنەوەکەیان بە پێی ڕێنمایە تەندروستیەکان و هەموو مەرجە تەندروستیەکان لە ناو هۆڵەکانەکەین لەبەرەوەی ژمارەیان کەمە. خۆتان نەزان خوێندکارانی خوێنی ماستەر و دکتۆرا ژمارەیان کەمە، هەر هۆڵێکی 70 کەسی نزیکەی 8 کەسی تایە. ئێمە لەمەوە بەڕاستی ئەمڕۆ ئێمە ئەومان بۆ دەرکەوت کاتوانین بۆ ساڵی داهاتوو مژدەیەکە بۆ خوێندکارانی ماستەر و دکتۆرا و هەروەها بەکالۆریۆسیش کە ئێمە توانین لە ساڵی داهاتووە ئەگەر خوا نەخواستە زروفی تەندروستیەکە بەم شێوەیە بڕواکە بتوانین خوێندنی ئۆنلاین بۆ ماستەر و دکتۆرا تەواو بکەینەوە. خۆشتان نەزانین ئێمە 2 هەفتە لەمەوە پێش خوێندنی بەکالۆریۆس کۆتاییمان پێهێناوە بە شێوەی هەڵسەنگاندنەکان بە شێوەی ئەلەکترۆنی بوو و خۆشبەختانە ئەو پرۆسەیەش کۆتایی هاتووە. بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کۆڤید-19 هەڵبەتە خوێندنەکان هەمووی بوو بە ئەلەکترۆنی، بە تایبەتی خوێندنی بەکالۆریۆس ئەندەرگراجوێت بوو بە ئەلەکترۆنی و بە ئەلەکترۆنیش تاقیکردنەوەکان هەڵسەنگاندن کران و بە پێی راپۆرت یا تاقیکردنەوەی هەڵسەنگاندن بە ئەلەکترۆنی بوو لە ڕێ ئەلەکترۆنیەوە هەموو شتەکان جێبەجێکرا. ئەمە لە دوای ئەم بڵاوبوونەوە یەکەم جارە و بۆ خوێندنی باڵا ماستەر و دکتۆرا خوێندکارانی ماستەر و دکتۆرا کە بە ئۆنلاین کۆرسەکەیان تەواو کرد، کۆرسی دووهەمیان تەواو کرد. کۆرسی یەکەم خوێنرا بوو لە ناو کەمپەسا، بەڵام کۆرسی دووهەم بە ئۆنلاین خوێندیان بە سوودوەرگرتن لەو پلاتفۆرمانەی کە هەیە. ئەمەی کە ئێستا ئەکرێ یەکەم جارە لە دوای ئەو بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە کە لە ناو کەمپەسا ئیمتیحان بدرێ، تاقیکردنەوەکان ئەنجام بدرێ، بەڵام تەبعاً ڕێنمایەکان بڵاوبێتەوە کە هەموو بە پابەندی ڕێنمایەکانی تەندروستی بن بۆی کە کەمامە و دەستکێش بەکار بێنن.